جارێکی تر سڵاو هاتمەوە لاتان بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کاک پشتیوان پێش ناوبڕەکە ئەتویست وەڵامی پرسیارەمان بیتەوە ئەوە تەواوکەم سروەخان خاڵیش تر لە هەرلەوەی ئەوە کاکە نەبووە لە هەموو دنیا معارەزە لە خلالی ساڵ و نیوەک لە 25 هەفتی 2009 بزوتنەوەی گۆڕان لە انتخابات هاتە پێشەوە چەندە تا ئێستا تەبعی وەکو حزب ئیعلانی خۆی نەکردووە هەروەکو بزوتنەوەیە لە وەزارەتی داخلی ئیجازەی وەرگرتووە بەڵام نەبووە لە خلالی ساڵ و نیوەک 5-6 ئەزمەی گەورە لە کوردستان و زروفە هەستیارە دروست بکرێ ئەزمەی یەکەم ئەوە لەسەر حادیسەی شەید سەردەشت ئەزمەی دووەم لەسەر موضوعی پەرلەمانی ئەو وەزعی سیاسی کە لە عێراق هەبوو دی انسحابیان کردەوە ئەزمەیەشتر لەسەر قانونی خۆپیشاندان ئەزمەیەشتر لەسەر ئەوەی کە لە تونس و لە مەسڕ ئەوانە وەحداسانە بوو لە هەولێر کۆپی لە کوردستان هەوڵی کۆپیکردنی درراوە بەڕاستی ئەمە ئەوەی کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە ئەوەی بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان ئەوەی کە هەیە لە کوردستان ئێستا چۆن تەماشای دەکا گۆڕان جوز ئەجی ڕئیسیە تێیدا مثلا تەماشاکە کاک شۆڕش باسی پەرلەمانی کرد کوێستان خان ئیتا دوێنێ ڕئیسی لیستی یەکێتی بوو سەوز بوو مثلا ئەوڕۆ گۆڕانە تەماشای وەزیرەکان کە تەماشای محافزەکان کە بۆیە ئەمن لەگەڵ ئەوە نیمە بە هیچ شێوەیەک باسی ئەوە بکرێت کە ئەو حکومڕانی لە کوردستان هەیە هەموو شتەکانی خراپە و هەموو شتەکانی ڕەشە ئینسان دەکرێت بڵێن کەم و کوڕی هەیە خاڵیشتر ئەوەیە کە ناکرێت بەڕاستی ئەمە حکومڕانی کوردستانیان ئەوان کەلیمەی دەسەڵاتیان بەکارهێناوە بە تۆتالیتاری لە قەرەبین چونکە ئەگەر ئەوان حکومت بە تۆتالیتاری یان دەسەڵات بە تۆتالیتاری لە قەڵەم بدەن وەکو نەزەڕی میکاڤیلا باسی دەکاتن بێگومان دەسەڵاتی ژیان پارتی وێشێتیش دەبی بە بزوتنەوەی گۆڕان برێ وەکو حرەکەی بایدەرماینۆڤی ئەڵمانیا وانە بۆیە من پێم وایە خۆمان ناشرین نەکەین سمعی کوردستان تێک نەدەین ئەو زروفەی کە ئەوڕۆ لە بۆ کوردستان هاتیە ئەمە لەگەڵ ئەوەمە بارودۆخی ناوخۆمان چارەسەر بکەین ئەو کۆم کوڕیان هەیەن عێلازیکەین بەڵام لەگەر ئەوەشدا بە لەتەنیش ئەمەدا ئیش بۆ ئەوە بکەین کە وەکو سوودان حەقی سێلف دترمینیشن تەقریری مەسیر باشترین زروفی دەولی و مۆزوعی ئەوڕۆ لە بۆ میلەتی کورد هاتیە با بەڕاستی ئیعلانی سربەخۆی کوردستان بکەین با ئیش لە بۆ ئیعلانی سربەخۆی کوردستان بکەین لە ئەوەی هەرچەندەم لە ناو پەرلەمانی کوردستان نەبوویمە بەڵام پێم وایە لە زۆر مشاوەرە و دانوستاندان سەرۆکی لیستەکانی معارەزەش هەموو ئەو حزابانی لە ناو پەرلەماندانە تەبیعی بەشداریان کردە بۆ نمونە پێشی ساڵێک وابزانم سەردانی بەریتانیایان کرد هەموو ڕئیس دز دەکەم چەند وەفدم دیوە بخۆم لە تەلەڤیزیۆن بەحکومی لە ناو تەلەڤیزیۆن نیمە لە ناو پەرلەمان نیمە بەشداریان تێدا کردووە یعنی بە تەسەووری من هەموو شتەکان ئەگەر بەڕەش بە علامەتی چەوت پیشان بدەین ئەمە ناگەینە نەتیجە لە بارەی وەڵامی پرسیارەکەشت تەبیعی حتمما ملاحظەت کرد حکوومەتی هەرێمی کوردستان دژنەیەکی دانابوو لەبۆ بە دوواداچوونی ئەو ڕوودا و تونند و تیژانەی کە لە دوای هەفتەی دووە لە کوردستان ڕوویاندا ئێستاش ئەمن وەکو پارتی دیموکراتی کوردستان دەڵێن هەر کاتێک لیژنەیەکی تحقیقی قەزایی بێلایەن لە ئەوەی کە هانی تونند و تیژی داوە ئەوەی کە مشارک بۆ لە تونند و تیژی ئەوەی کە تەقەی کردووە لە هەر لایەنێک بێنەوە نییە مەسەلەن پۆلیس شەهید بووە هاوڵاتی شەهید بووە تەقە لە هەموو لایە کراوە ئەمە 100% لەگەڵی داینا و پێم وایە دەبی ئەوەش دەست پێ بکات پشتیوان بە تەحدید وێنە هەیە ئەوانەی کە لە لقی چوارەوە تەقیان کردووە یعنی ئەوانە خۆ ئاشکران بۆچی ئیشێک ناکرێت ئێمەش وێنەمان هەیە لە جەماع ئەوان بۆنە نەرم خۆپیشاندان ئەوانە دەرێم تەنزیماتی یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان بە تایبەتی ئیسلامیەکان دەرێ بڕۆن بیان کوژن هێرش بکەنە سەریان وا بکەن ئەوەش چۆن نی ئەو ڕۆژە ئەمن نامێت لە ڕووی قانونیەوە بێمە سەر ئەو مەوزوعە طبیعی ئەمن بە هیچ جۆرەك لەگەر کوشتنی ئینسان نیمە بە هیچ جۆرەك لەگەر ئەزیەتدانی ئینسان نیمە بڕوای تەواوم بە حقوقی ئینسانی مەدەنی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئاگوری هەیە بەڵام لەگەر ئەوەشدا ئەگەر بە شێوەیەکی عادیلانە تەماشای قەزیەکە بکەی بەڕاستی چێ بادی بووە فعل هەیە ڕەتفعل هەیە ئەم پێم وایە لە هەردوو لە کەم و کوڕیەوە بەڵام کاک پشتیوان ئەگەر ببوورید یعنی بادیئەکە بۆ نمونە بردی گرتوۆتە مەقەڕێک کە دار یان شوشە شکاوە بەڵام ڕەدەکە ئەوە بووە کە ئینسانێک کوژراوە
یعنی بۆچی لە یەک میزانە تۆ دەلیلت چییە کە لە خۆپیشاندەرانیشەوە بەدەمانچە تەقە نەکرامی لە بارگای لەقی چوارەوە؟ ئەوانیش بە پێی قسەکانی سەرۆکی هەرێم ئەبێ هەردوو لە یعنی هەردوو لە ڕادستی دادگایی بکرێن. ئەی بۆچی ئەو دلیلان بەڵێ ئەو دلیلانە بۆ پێشکەشی مەسەلەن دادگا نەکرێت بۆ ئەوەی ئەوانیش ڕادستی دادگا بکرێن. باشە بە ئەو مۆزوعە لەگەڵ جەنابەت باسکەم. ئەگەر ئیجازەی خۆپیشاندان بۆ بەردەمی لقی چوار بواە لەوانەیە لقی چار چۆلی کردبایە یان بیسی تەنکەر ئاوی لەوێ دانابایە خواحافیز. ئیجازەی خۆپیشاندان لە بۆ بەردەرچی سەرای سلێمانی بووە. بە چه حەقەگە ئیگوازنەوە بۆ بەردەم لقی چار؟ لقی چار مووقعی لە ئیعراب لە سلێمانی چیە لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئابووری بۆ لقی چواری پارتی. خاڵیشتر ئەوەیە من هێرش دەکەمە سەرجەنابەت بە بەرد. وانیا تۆ هەست دەکەی تۆ من دەکوژی. حقی دیفاعی شەرعی هەیە و تەجاوز لە حقی دیفاعی شەرعیش هەیە. وانیا تۆ من کە بەدەمانچە بۆ دێم تۆ لەوانەیە بە کلاشکۆ فەڵام دێوە یان لەوانەیە بە بەر تۆ وەڵام دێ یان لەوانەیە هەر وەڵامم نەدێوە ڕابکەی. وانیا برێ کاکە با خۆم تووشی ئەو مووقفە نەکەم. بۆیە ئەو مەسەلە بەڕاستی یعنی کەس ناتوانانی کەس ئیتیهام کە و منیش ناتوانم کەس ئیتیهام کەم. هەموو ئەوانە توهمەیە ئیشاعاتە قسەیە تا سوڵتەی قەزایی بە تەواوی بە دوو قەزیەکاندا دەچیتە. ئێمەش قسەکەمان لەسەر ئەوە بوو ینی خۆ ئەوی پشێ ڕادستی دادگا بکرێش ینی بۆ نمونە ڕێبین هەردی لە دادگا دوایی ئازاد کرا یعنی خۆشەر نییە هەر کەس ڕادستی دادگا بکرێ تاوانەکەی لەسەر ساغ بێتەوە. دەبی ئەو مەسەلە لە دادگا یەکلا بگرێتەوە حتما دەبی قسەی ئەوانی لقی چواریشە وەربژێرێ ئیفادەیوانی جۆربژێرێ ئەوانیش حتما يعني قسەی خۆیان دەبی ئیفادەی خۆیان دەبی لە هەمان کاتیشدایی زەحایەکانیش وەربگیرێ. زۆر جار سەرۆکی هەرێم ینی دایم بەس لەوە ئەکات کە نابێت کورد بە دەستی کورد کوژرێ. ئەوەی ئێستا لە کوردستان ڕوویدا ئەخیتە چ خانەیەکەوە؟ ئەوزانمە پێویست بەکوونکردنەوە ناکەوەی لە کوردستان ڕۆدا هیچ عەرەبە کوردی نەکوشتووە، فارس کوردی نەکوشتووە، تورک کوردی نەکوشتووە، کورد کوردی کوشتووە. چی بکرێ بۆ ئەوەی ئەمە دووبارە نەبێتەوە ینی کێشەکان بەرەو ئاڵۆزتر نەڕۆن ینی خۆ تەنها هەڵوەشانەوەی تەنها هەڵوەشانەوەی حکوومەت ئەمانە تکرار ناکاتەوە. چۆنکەمە باسی هەڵوەشانەوەی حکوومەت دەکەین ئەنی ودینەوە سەر قسەکانی پێشووترمان ئێستا کە پشتیوانە قسەی کرد کە من زۆر ڕێزم بۆ ئەوەی هەیە زۆر دڵخۆشم بۆەوەی کەەوە هەڵوێستی هەبوو لە سەردانانی محکەمەی تەمیز. بەڵام کە ئەگەر کاکنەوە شیروان وەختی خۆی محکەمەی تەمیزی واداناوە ئێستا کە ڕەخنەی لێ دەگری ئەمە کارێکی باشە خراپ نییە. ئەوەی کاک پشتیوان باشترە کە کاتی خۆش ئەوەگە لە ناو دەسەڵات ڕەنگە ئەمە کارێکی هین نییە ینی بڵنج کارێکی باشە ئەوە. بەڵام ینی کە دەڵێم ذهنیەتی دەسەڵات مەسەلەن کە باس لەوە دەکەن لەسەر مەسەلەی سەردەش عوسمان مزاهرە کراوە کە یێنێن باسی شەید سەردەش عوسمانی کردو. ینی ئەمە بە دروستکردنی ئەزمە تەمەشا دەکرێت. ینی لە دەسەڵاتەوە باسکردنی شەیدکردنی کوڕێکی گەنجی ڕۆژنامە نووس لە ناو جەرگەی شاری هەولێر کە دەسەڵاتی ئاسایش و پۆلیس لە 100% زاڵە و بێگومان دەشزانین کە دەسەڵاتی زیاتر لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوەی لە هەولێر لە ناو زانکۆ کوڕێکی گەنج بڕفێنرێ و بکوژرێ کە مزاهرە بکرێ ئێمە لەکەیێنێن باسی بکەین ئەمە بە ئەزمە باز بکرێت کە باز لە مەسەلەن لەم خۆپیشاندان و شتانە دەکرێت کە ئێمە ئەوە بە ئەزمە باسکەین پشتیوانی لە تونس و لە مەسر بکەین بە دروستکردنی ئەزمە. ئەی معارەزە ئیشی چییە؟ معارەزە ئیشێوەیە کە کارێکی خراپ لە وڵات بێت تاقی بکات. زۆر جاریش دەسەڵات بەڵام ئەوە من تایید قسەی کاک پشتیوانەکەم خۆ ناکرێتەوە خەتێکی ڕاست و چەپ بە هەموو کارێکی حکوومەتەوەدا کاری باش کراوە شتی باش کراوە ئەزمونەکەمان هەنگاوی پێشی ناوە. بەڵام ئێمە داواکانی ئێمە ئەوەیە دەکرێت لەوەی ئێستا کە هەیە باشتر بکرێت. تۆ لە پەخشانخانە پرسی دەڵێ حیزبەکان بۆ ناو بژیوانی بۆ هێورکردنەوەی وەزعەکان چیان کردووە. ئەمە عەقڵیەتی سەردەمی شاغ بوو کە لەوێ شەری براکوژی هەبوو. کاک عەزیز محەممەد لەولاوە کاک فڵان لەم لاوە دەهاتە دەخولی دەکرد و دکتۆر قاسم بوو بەڕەحمەت بێت لەولاوە دەهات. بەڵام ئێستا ئێمە 20 ساڵە دەوڵەتین. ئێستا دەوڵەتە دەبێ موسسەیەکی بێلایەن هەبێ دەبێ محکمەیەکی باڵا هەبێ ئەبێ سەرۆکێکی بێلایەن هەبێ ئەبێ پەرلەمانێکی ئاکتیوی هەمەلایەن هەبێ هەست بە لێپرساویەتی بکات بەرامبەر هەموو پێکاتەکانی ئەوان بێن نێڵن شەڕ بێن حیزبێک بچێت دعوەتی ئەم بکات و دعوەتی و کات لە بەریان پارێتەوە دەبێت دەسەڵاتێکی بێلایەن وەکو دەوڵەت موسسەیەک هەبێت من شکاتم هەیە لە پارتی تۆ شکاتت هەیە لە گۆڕان بچێتە لای ئەو موسسەیە ئەو کەسە چیە ئەو منبەرە چیە کە بە بێلایەنانە سەیری هەموو لایەنەکانەکە و
خەڵک لە کوردستان بتوانێت شەکوای خۆی بۆ بەرێت. پرۆژەتان ینی بۆ ئەو چاکسازیانە چییە؟ ئێوە هەتا ئێستا وەک لایەنەکانی تر وەک حزبە فەرمانڕەوەکانی کوردستان باسی چاکسازیەکەن، بەڵام هەتا ئێستا پرۆژەیەکی چاکسازیتان پێشکەشی نە حکومەت کردو نە ڕای گشتی کردووە لە کوردستان. ئەووانی پرۆژەی چاکسازیمان پێشکەش کردو، پرۆژەی چاکسازیمان لەسەر گرنگترین شت لای ئێمە بێلایەنکردنی یعنی بڵین سەربەخۆیی ئەو سێ دامودەستگا هەیە، دامودەستگای پەرلەمان، هی تەنفیزی کە مەجلیسی وزەرا و ئیدارەی حکوومەتە و لەگەڵ دادوەری، یعنی ئێمە ئەوە بێلایەنکردنی ئەوان یا سەربەخۆیی ئەو لایەنانە ئێمە ئەو یەکێکە لە پرۆژە ئەساسیەکانی ئێمە. منەکردنی نیشاتی حیزبی لە ناو هێزە چەکدارەکانی کوردستان ئەوە پرۆژەی تەواومان هەیە، پرۆژەی یاسامان هەیە، پێشکەشی پەرلەمانمان کردووە. بەداخەوە تا ئێستاش لە بارەگاکانی کەسەریمان هێزی پێشمەرگەی کوردستان ئەچێت معاش وەردەگرێت لەگەڵ معاشەکەی ئابوونەی لێ بڕن. یعنی ئەمە هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە هێزی حیزبەکانە، زەمان هێزی پێشمەرگەی شانازی پێوەکرێن، هەومان زۆربەمان پێشمەرگە بووین، بەڵام ئێمە پرۆژەی تەواومان هەیە بۆ ئەوەی ئەم دامودەستگای هەواڵگری مەسەلەن پاراستن و زانیاری نەمێنێ دەستگایەکی هەواڵگری نیشتیمانی نەتەوەی دروست بێت. ئێمە پرۆژە یاسای تەواومان هەیە و تەقدیممان کردووە. پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئێمە زۆر پرۆژە یاسا کە تەقدیممان کردووە بەداخەوە لە پەرلەمانی کوردستان یا پشتگوێ دەخرێت یا دوا دەخرێت. یعنی ئێمە بۆیە دەڵێم کە ئێمە نەچوونی ناو حکوومەتەوە بۆ هیوایە بن ئێمە بتوانین ناو پەرلەمانی کوردستان ئەو بەرنامەی ئێمە هەمانە بۆ چاکسازی بۆ ئەوەی دەوڵەتە ئەو ئەزمونەی لە کوردستان هەیە ببێ بە مؤسسەیەکی دەوڵەتی وەکو دەوڵەتانی دنیا، ئێمە پێمان وا بتوانین لە پەرلەمانە ئەو دەورە ببینین. یعنی خۆ ئێمە بۆ دروست نەبووینە تا هەر معارەزە بین، وتوانین ئێمە ئەم دەورەیە ناچینە حکوومەتەوە لە پەرلەمانە توانین پرۆژە یاساکانمان بەرنامەکانمان تەرەح بکەین و ڕەنگە جێی ڕەزامەندی و دەستخۆشی دەسەڵاتیش بێت لەوێ دەنجیشی بۆ بدرێت، بەڵام بەداخەوە ئەوەی تۆ پێشنیاریەکەی ئەو ڕەفزیەکە یا دوایەکە. بەخشان خانیانی پێ دوایە ئۆپۆزیسیۆن بتوانێت پرۆژەکانی لەم وەخت و ساتەیە ئێستا پرۆژەکانی پێشکەش بکە و هەردوو حزبە فەرمانڕەوەکەش گوێ لەو پرۆژانە بگرن. من پێم وایە هەموو کاتێک ئۆپۆزیسیۆن غەیری ئۆپۆزیسیۆن ئەتوانن پرۆژە تەقدیم بکەن. ڕەنگە من ڕێیەکی تایبەتیم هەبێ، ینی لەسەر تەمەنامە کرد هەڵسوکەوتی ئۆپۆزیسیۆن تەنها تەرکیز نەبوایە لەسەر پرۆژەی یاسا. ئۆپۆزیسیۆن ئەیتوانی لەم دەورەیە سەرڕای پرۆژەی یاسا و دەوری لە ئاراستەکردنی یعنی مستقبل و ئاسۆی گەشە سەندنی کوردستان دەورێکی ڕقابی زۆر کارا ببینێ. یعنی ئەوەش دووبارە ئەگەڕمەوە بۆ ئەو ئەزمونەیە ئەو کەم ئەزمونیەی کە هەمانە. من دەربارەی دەوری حزبەکان بەڕاستی کاک شۆڕژ 20 ساڵ بۆ عمری دامەزراندن و دامەزراندنی یعنی نەوعەکیانێک ئەمەی کە هەمانە لە عمری تاریخە زۆر کەمە. جەن ئێستا هەمومان باسی ئەوەکەین کە وەزعێکی ناتەبیعی هەیە لە کوردستانە، جەنابەت گلەیەکی زۆرت کرد لە دەستەی قەزایی لە پێشمەرگە لە هەتا دوای. یعنی باشە ئەمە معنای ئەوەیە ڕێو شوێنێکی فعلەن نا ئاسایی ئەبێ بۆ چارەسەرکردنی. یعنی جەنابەت گلەیت هەیە لە قەزا، باشە کە شتێک ئەچێتە قەزا باعتیبارەکرێ قەزا، یعنی بەسەرفی نەزەر لە ڕێی من چییە و چۆنە بەرامبەر ئەوە. لەبەرەوە من بە پێویستی ئەزانم حزبەکان فعلەن تەدەخل بکەن. ئەو عەقڵیەتە لە لای هەمووان هەیە، لام وایە، بە ئۆپۆزیسیۆن بە دەسەڵات بەوانەی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە. گلەیمان لە چیە یعنی وەزعەکە بۆ داڕشتنەوەی ئەو موئەسساتانە چەندی تر وەختمان ئەوێ. یعنی بە 52 ڕۆژ دووبارە ئێڵێمەوە دائەڕێژرێ. سەبارەت بە پرسیارەکەی جەنابە من جواب بمایەوە هەموو کات وەختی ئەوە هەیە، بەڵام پێم وایە لەم وەزعەی ئێستایە گرنگترین شت بۆ هەمووان بۆ میلەتەکە ئەوەیە کە متمانە بگەڕێینەوە بۆ خەڵک متمانە بکاتەوە بە هێزە سیاسیەکانی، بە دەسەڵاتەوە، بە معارەزەوە، بە حیزبەکانی ترەوە. بۆیە من پێدا ئەگرم و دووبارە و 100 بارە ئەیڵێمەوە پێویستە دانیشن لەسەر مێزی گفتوگۆ. ئەوەی هەیانە ئەگەر مەرجە ئەگەر غەیری مەرجە با لەسەر مێزی گفتوگۆ یەکلایکەنەوە، با بێنە دەرێ بە خەڵک بڵێن ئێمە توانای ئەوەمان نەبوو چارەسەری ئەمە بکەین. بەڕاستی ئێستا وەزعێکە یعنی لەبەر نەبوونی ئەو متمانەیە تەماشا ئەەکەی
كلمات جملة لمسؤوليك ولم لا يا لولا حتى لوانيك طرفنين لم وصعب معناك معين أجيناها مو طرفا شكا هم التشاتشوي أو عمليات السياسية تماشا كده حساسيتك زور ورقيرة لبروا أما وضعه هتا زياتريش بخاينة تعقيدات يعني آلوزي زياترتي أكوية براسي من مطلب ما باز لرولي إعلامك براستي الراقي عندن زور بداخوا لباتي يعني إما تشاولة بعض ولاتان نكين ولا الراقي عندن بس اشتكى أوروجيني وفريقة نا من قليكي زور مهيل الراقي عندن براقي عندني أو هزانيك بيان هزي دا صلاة كم بيان بيكيناري حكومات وبراقي عندني أوبوزيون ويعني إما ملتا كمان يعني مفروضة دور مان هبي وكو هزي سياسي لا زياتر يعني برز كرنا ويأستي هوشياري لا ماما لكردني مدنيانا آخر بخشان خان لبيرش مان نتشي راقي عندني أو حزبانا تمثيلي وجه نظري حزبكانا كان لبروا بناتوانن بدر لحزب كان ينشتكي تربكان خوهر يكيك لو راقياننا بحزبك يعني بأوبوزيسيون راقيان كواتا بو مصدريك توجيهك هر كسيك هر حزبك هر لاينك ناكريا يعني ايما تشون بيركينو لها مو بدا يعني او مسؤوله كان لدصلات لاوبوزيسيون باز لوا كان دانشتن وبيفيستا وهي وركرنا وهتا دواي بس شنو بو اعلامه وهي وركرنا وابي يعني براسك كدانشتا ما سواي هاتو بداخوا خلقه كمان خريكه متمانه بخوي خريكه متمانه بملتكي ونكا خريكه متمانه بمرجي خوي ونكا بحكمي راقياندن اسقاني يكتريك بشكينين من تناقم سبينه شلون توين برامبريه دانشي يعني اما هیوادارم مسئله راقياندن اهتمامكي زوري بيبيريا ودوباره ايليما وهیوادارم دانشن لسر ميزي قفتوكو كاك بشتيوان كاك فازل ميراني لآخر لدواني داباس لوا أكاد كوبونوي جير بجير هي لقال أوبوزيسيون دابا تايبت باس لوا كريك لقال قوران كوبونو هي أم كوبونو أنا بوشي بأشكرانية بوشي دولة شاوي كاميرا يعني پێدوانیە کە ئەگەر باس لەو کۆبوونەوە بکرێ بارودۆخەکە هێور تر بێتەوە ئەوەی کە لەسەر شەقامە هێور بێتەوە بزانێ سەرکردەکانی لە کۆبوونەوەیە خۆی لە ئەزمەی سیاسی یان لە قەیڕاندا تۆ کە دێی لە بۆ ریسۆلیوشن لە بۆ معالەجە یەکسەر نایی لە ئەزمەوە لە بۆ دانیشتنەوە خۆی زەمینە خۆشکردن دائیمەن ئیتساڵاتی شخصی دەوێت وەساتی دەوێت تەوفیقی دەوێت تەوازنی دەوێت لێکتر نزیکردنەوەی دەوێتن بۆیە یعنی ناکرێ مەسەلەن دانیشتن هەبێ دوای ئەزمە و لەوانەیە یەکسەر وەکو دەڕێ لە مواجهە ببتە سەدمە یعنی نەگەنە ئەو حیوار و ئیتیفاق و ئەوانە بۆیە من پێم وایە زەمینە خۆشکردن پێشی دانیشتن باشترە لە دانیشتەکانیش ئیدی ستێپ بای ستێپ دەکرێت ئەو مەشاکلانە چارەسەر بکرێت بەس جگە لەو پرسیاری کە کردت من هەر لەسەر قسەی هەردوو بە ڕێزان پەخشان خان و کاکشۆڕش دەمەوێت هەندێک شت بە کورتی باز بکەم یعنی لە زاویە قسەکانیان ئەمە واقعی میلەتی خۆمان با لە بەرچاو بگرین یعنی تەماشا بکەین ئەمە لە کوردستان موقعیمە لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسی لە چێن دەرە و ئەزمەکانی کە لە کوردستان هەیە چۆنە طبیعی وڵاتانی دنیا ئەگەر تەماشا بکەین مەسەلەن فەڕەنسا لە دوای ساڵی 1970 کە شۆڕشی کرد یەکەم دەستوریان لە ساڵی 1991 دانا ئەو حقوقی مەدەنی و سیاسی وانەی تێدا بوو ئەمریکا لە ساڵی 1970ەکانەوە دەستوری هەیە ئێران کە زیرانی مەیە 2500 قسوور سارەکیانی هەیە کوردستان تا ئێستا دەستوری نییە تا ئێستا پرۆژەی دەستورمان نییە ئێمە لە دوای ساڵی 91 کە هەندێک زروفی ذاتی و مۆزوعی هەبوو معسکەری ئیشتراکی نەما و دنیا بۆ دنیای یەک قوت و بڕیاری 688 لە سکیوریتی کەنسەڵ بە نسبەت میلەتی ئێمە دەرچوو تا دەگاتە ساڵی 2003 نیزام ڕووخا لە ڕووی قانونی کورد هیچ موقعی نەبوو تا لە ساڵی 2005 ئەو دەستورە لە بۆ عێراق دانرا هەر کاتێک چکە جەنابتان دەزانن فیدرالی عەقدە لە نێوان مەرکەز و لە مابەینی ئیقلیمەکاندا یعنی هیچ موقعی قانونی کورد نەبوو لە بەغدا
لە ڕووی سیاسیشەوە کورتی پشتیوانیشی وای نەبوو ینی ئەو پرۆژەی دەستورش ئۆپۆزیسیۆن ناڕزای ئەوە ئەمە هیچمان نییە وا لە خۆمان ینی ئەوە دەکەین لە ڕووی ئابووریشەوە داهاتێک لە ئیبراهیم خەلیل هەبوو تۆ لێرە شتێکت دەکرد لەولا ئیبراهیم خەلیلیان قەپات دەکرد دەکرێت بڵێم لە ساڵی 2005ەوە لە ڕووی قانونی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیشەوە لە هەولێر یەکێک دەویست بێ پرۆژەیەک بکە مدفعیەکانی حکوومەتی عێراق 2 کیلۆمەتر لە ئێمە دوور بوو هەموو کاتێک معڕەز بوون لەوەی کە ڕژێم بێتەوە کوردستان هەموو کاتێک معڕەز بوون لەوەی کە زۆر شت بەرامبەرمان بکرێت ئێستا لە ساڵی 2005ەوە ئەگەر تەماشا بکەین تا ئێستا بەتەکید ئەمن دەڵێم کەم و کوڕی هەیە بەتەکید دەڵێم دەوایە زووتر معالەجە بکرێ بەڵام ئەو یعنی 5-6 ساڵە بەڕاستی هەنگاوی باش نراوە مەسەلەن کاک شۆڕش باسی پێشمەرگە دەکا ئەی من پرسیار لە کاک شۆڕش دەکەم ئەیوا هەنگاو نەندراوە لە بۆ ئەوەی کە پێشمەرگە بکرێتە یەک لە کوردستان ئەیوا هەنگاو نەندراوە چەند لیوایەکی مشتەرەک لە کوردستان دروست بکرێت بەنسبەت ئاسایش بەنسبەت ئاسایی سەربەخۆی دەستگایەکی بەڵێ بەنسبەت ئاخر زانی چۆنە ئەمە لەبیر نەکەین کاک شۆڕش بەخۆی دەڵێ من لە ئەوروپا بوومە لە دوای جەنگی جیهانی دووەم ئەوروپا بەچی مەرحەلەیەکدا تێپەڕی تا گەیشتە ئەو وەزعی کە ئێستا تێدایە مەسەلەن دەستگاکانی ئاسایش و ئێستا لە پەرلەمان تەشریعی لە بۆ دەرچووە نیە یەک دەخرێ دوای ئەوە تەبیعی بە پێی قانونەکە ئەگەر تەماشات کردبێ زۆر شتی ئیجابی تێدا تەسەوڕ دەکەم بە 3-4 ساڵی تر ئەگەر بە 5 ساڵ ئەوەندە کرابی بە 5 ساڵی تر زۆربەی ئەو شتانەی کە کاک شۆڕش و پەخشانخان باسییان کرد بە تەسەوڕی من دوام خاڵیشم بەنسبەت بێلایەنی و ئەوانی زۆر جاران ئەو مەسەلە تێکەڵاو دەکرێت من پرسیارێک لە کاک شۆڕش دەکەم لە هەموو هەڵوێستەکانی ئۆپۆزیسیۆن یان بزوتنەوەی گۆڕان هەموو ئەندام پەرلەمانەکانی گۆڕان یەک هەڵوێستیان نەبووە یەکێک هاتە دەرەوە هەر 25 هاتە دەرەوە یەکە گوتیی دکتۆر بەرهەم سیقی لێ بستێنرێتەوە هەر هەمی گوتیی لێ بستێنرێتەوە یەکێک برێ واو هەموو دەرێ واو یەکێک برێ ئەلف هەموو دەرێ ئەلف یعنی زانین چۆنە ئەمە بەڕاستی واقعی سەقافی دیموقراتی لە کوردستان هەیە هەمومان یعنی ناکرێت لێ گوێر لە جوابی وەڵامی کاک شۆڕش بکەم ئینجا پرسیارەکە لێ بکەم ئەگەر ئەدەوێت بەڵێ وەڵام من هەر یەک دوشتی بەسیتێنی دەمێت باس لەوە بکەم کە ئەوە دوسێ جاری کە گوێمان لێ بۆ باس لەسەر ئەوەڵەن بۆ شتانەوە مەشغوڵمانەکەم بۆ باسی سەربەخۆی کوردستان نەکەین و داوای سەربەخۆی بکەین وەڵای کەس دەستی نەگرتوون بیکەن و ئێمەش لە پشتانی و دەستخۆشیشتانی یەکەین یعنی وەکەوەی کە ئەوان بە تەمابن کوردستان بکەنە دەوڵەت و ئێمە ڕێگر بینە بەردەمەوە کاکە وەڵای بیکەن و دەستخۆشیشتانی یەکەین کە باز لە هێزی پێشمەرگە دەکەین ینی من تەیدی هەندێک لە قسەکانی کاک پشتیوانەکەم ینی خۆ من ناڵێم لە شەو ڕۆژێکاوە بکەین بەڵام کە باسە کەم مەسەلەن هێزی پێشمەرگە کاک پشتیوان خۆی یاسا ناسە لە ژووری پارێزەران لە هەولێر ئەوەی چیان نووسیەوە دەڵێت تکایە باسی سیاسەت مەکەن ینی بۆ ئەوی برادەرەکان لەوەندە باسی گۆڕان و خۆپیشاندان و شت نەکەن ئێ باشە کاکە لافێتی یەکێوە لە بنکەی پێشمەرگەکان بنووسن لە ئەوەی پێشمەرگە بنووسن بڵێن کاکەجان ئێرە جێی حیزبایەتی نییە ئێمە پێشمەرگەین بۆ بەرگریکردن لە خاکی کوردستان ینی بۆ لە ژووری پارێزەران لە هەولێر دەینووسن بۆ لە ناو هێزی پێشمەرگە ناینووسن ئەوە بۆ سوعبەتەوە کاتم زۆر نەماوە بە پرسیارەکەت لێ بکەم وتارەکەی دوێنی سەرۆکی هەرێم دوا وتاری چۆن ئەو وتارت بینی ئایا ڕێگەیەک ماوەتەوە بۆ دانوستانیان بۆ وتارە تەواوتر ئێوە ئومێدی دانوستانان وەڵای خۆی ئەوە نییە نی لە سیاسەتا هیچ شتێک نییە بە تەواوی تەواو لە سیاسەتان نییە نە هیچ شتێ مطلق نییە لە سیاست بەڵام ئەو قسەی سەرۆکی هەرێمی پێشتری جێمان لێ بوو بەزە و ڕۆژە بەرەوڕی خۆمان قسەکەی کردەوە بەڵام ئێمە تابن پێمان ناخۆشە لە بەرەوەی کە تۆ یەکێک ئێتیهامکەی بۆ ئینقلابچی بێت لەگەڵ ئینقلابچی تۆ مفاوەزە ناکەین ئینقلابچی دەبێت بیگری و سزنیکەی و محکەمەی بکەین یعنی ئێمە خۆمان بە ئینقلابچی نازانین کە داوا بکەین لەبەرەوەی حکوومەت نەیتوانیوە مەهامەکانی خۆی جێبەجێ بکات داوای هەڵۆشانەوەی حکوومەتەکەی ناڵی کوردستان وێران بێ و نەڵین پەرلەمان دەبێت هەمووی دەربکرێ و نەڵی سەرۆکی هەرێم دەبێت محکەمە بکرێ ئێمە ئەڵێن ئەم حکوومەتە لە مەحال ئەدا جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی سەرکەوتوو نەبووە خەڵک لێی هەیە دوومان خۆپیشاندان بووە یەکێک نەچوە لە حکوومەت چێ لە خۆپیشاندران پرسەرکاکیەوە بووە دەکەن داواکاریەکانتان چی ئەڵێ ئەم حکوومەتە هەڵوەشێت حکوومەتێکی ئینتیقالی بێت هەڵبژاردن کە سەرۆکی هەرێم خۆشی وتی ئامادەین هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و ئەو کاتە پەرلەمانێکی کارا دروست بێت و بەڵێ پەخشان خان ینی لە کەمتر لە دقیقەیەکە ئەگەر وتارەکەی سەرۆکی هەرێمت چۆت بینی پێت وایە بارۆتۆخەکە هێوە دەبێتەوە دوای وتارە زانی چی ئێمە بە هین نەگرین یعنی شتێک بگرین و بیکەین بە ئەساس بۆ ڕەنگە ئەوە ئیداءە
ڕەنگە من ئەو قسەیە بکەم بە سیاغێکی کە بیکەم ڕەنگە جەنابی بیکەی بە سیاغێکی کە بیکە هەر کەسە طریقەی ئەدای خۆی هەیە ینی بۆیە من زووتر باسم کرد کە ئێستا وەزعەکەی حساسە بۆیە ئەو متمانەیە پێویستە بگەڕێتەوە هەموو کەلیمەیەک تەفسیرەکرێ ئێستا بۆ نمونە یعنی کە کاک شۆڕش باسیێواکەڵێ کێ دەستی گرتوون بڕۆن بیکەن ئێمەش لەگەڵتانین بۆ نمونە یعنی من پێم وان نییە هەر ئەوانەی ئیمڕۆ لە دەسەڵاتن بەرپرسن لە مستەقبەلی ئەم وڵاتە و ئەبێ ئەوان بیکەن نە واجبی منیشە و خۆم لەوان لە دڵسۆزی و لە ئیشکردن بەکەمتر نازانم کە منیش دەست پێش خەرنەبم خانەگەر ببووری کاتمان نەماوە کاک پشتیوان وتار دوا وتاری سەرۆکی هەرێم پێت وایە مەجالێکی هێشتەوە بۆ دانوستان پێت وایە ئەکرێت ئیتر دوای ئەو وتارە هەر پێنج لایەنەکە کۆ ببنەوە گەر بە کورتی پێم وایە جەنابی سەرۆکی هەرێم لە کاتی ئەزمەکەەوە تا دەگاتە ئێستا زیاتر لە 6,000 داوای دانوستاندن و حیواری کردووە داوای کردووە کە تونتوتیژی لە هەرێمی کوردستان دروست نەبی داوای کردووە کە دەکرێت لەسەر مێزەکانی گفتوگۆ هەمومان پێکەوە کێشەکان چارەسەر بکەین بۆیە من لەو ڕوانگەوە تەماشا دەکەمێ کە جەنابی سەرۆکی هەرێم هەردەم لە خەم ئەزمموی هەرێمی کوردستاندایە و حەزیش دەکاتن حزبەکان دابنیشن حیوار بکەن بۆ ئەوەی کە خاڵی مشتەرەک ئەو خاڵە مشتەرەکانی کە گەلەگەلک زۆرە لە خاڵە ناکۆکەکان ببیتە ئەساسێک بۆ ئەوەی کوردستان لەو دڵە ڕاوچەیە قورتاری بتن ئایندەشی گەشت بۆ کوردستان سپاس بۆ کاک پشتیوان سادق ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەروەها خاتو بەخشان زەنگەنە ئەندامی سەرکردایەتی حزبی شوعی کوردستان و کاک شۆڕش حاجی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماوەتەوە بڵێم خۆتان لەگەڵ تا بەرنامەیەکی تر بەدیدارتان شاد دەبڵێت. تعليق